سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست کاتتان باش بە هیوام هەمولایەک زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێ ئیشاڵڵا کۆتا هەفتەیەکی خۆشتان بەڕێ کرد بێت من دڵخۆشم کەەوە ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەتتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەناڵی دیمەن هەروەکو دەزانن شەوانە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆگراممان هەبووە پرسیارمان کردووە و ئێوەش پەیوەندیتان کردووە بەزانینی پرسیارەکان کۆمەڵەیەک دیاریمان پێشکەش کردوون و ناوتان چۆتە نێو تیر و پشکۆر وەکو ئاگادار بوون کەوا دوێنێ 29 سێ کە کردی کە دەکاتە ڕۆژی هەینی ئێمە تیر و پشکمان ئەنجامدا لە فامیلی مۆڵ کۆمەڵێک دیاری زۆر تایبەتمان پێشکەش بۆ کەسانە کرد کەوا لە ڕێگەی پرۆگرام و پەیوەندیان کردووە یاخود کۆمنتیان نووسیوە یاخود هەر لە فامیلی مۆڵ بازاڕیان کردووە یاخود لە ڕێگەی پرۆگرامی مایکە سوورەکە لە فامیلی مۆڵ پرسیاریان زانیوە و ناویان چۆتە نێو تیر و پشکەوە دوێنێ یەکەم تیر و پشک ئەنجام درا کۆمەڵێک دیاری تایبەتمان پێشکەشکردن و هیوادارم سودمەند بووبن بەڵام تیر و پشکێکی دیکەشمان مایە سێزدەی چوار کە دەکاتە سێم ڕۆژی جەژن ئێمە دووبارە تیر و پشک ئەنجام دەدەین و ئەو کاتە کۆمەڵێک دیاری زۆر تایبەتر و گرانبەهاتری تێدایە و لە هەمووشیان گرنگتر کە سیارەیەکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 MG و هەروەها ئەتاساوی و ڤێننا کە کۆمەڵێک زێر و ئەلماسیان بۆ ئەوێ خۆشەویست ئامادە کردووە بۆ سێزدەی چوار دووبارە تیر و پشک ئەنجام دەدەین بۆیە دەتوانن پەیوەندی بکەن وەڵامی پرسیارەکان بزانن ئاسانکاری زۆر باشتان لە بۆ دەکەم تاوەکو وەڵامی پرسیارەکان بزانن جا لەوەی دیاریە ڕاستەخۆ دیارێکی بچووکتان پێشکەش دەکەین و لە هەمان کاتیشدا ناوتان دەچێتە نێو تیر و پشکەوە کا سێزدەی چوارە و بۆ کەسانی کە ناویان دەرنەچووە لە تیر و پشکی دوێنێ 29 سێ نیگەرامە بر لەبەرەوەی هیچ ناوێک دەرناهێنرێت تەنها ناوی بۆ زیاد دەکرێت بۆیە دڵتەنگ مەبن و هەروەها ئەو کەسانەشی دەتوانن ئێستا لە ڕێگەی لایڤی فەیسبوکەوە سیرمان دەکەن دەتوانن لایڤەکە شێر بکەن لای خۆیان و هەروەها زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست ئاسانکاریەکی دیکەمان بۆتان کردوون بۆ هاوڕێیانی کۆمنت بۆ ئەو کەسانی پێشووتر لە کاتێک کە پرسیارێکمان دەکرد کەسێک وەڵامی پرسیارەکەی دەزانی و کەسێکیشمان بۆ هەمان پرسیار لە کۆمنت هەڵدەبژات ئێستا لە کۆتایی پرۆگرامدا دەچم سەیری کۆمنتەکان دەکەم 5 کەسی دیکە هەڵدەبژێرم لە ئەوەلەوە تا کۆتایی هاوکارانم 5 کەس هەڵدەبژێرن و ئیشاڵڵا بە خدیاوەرتان بێ ئەمەش وەکو ئاسانکاریەکە ئیشاڵڵا سەبر ئەو کەسان لە 5ەکە زیاتر دەبین زیاتر هەڵدەبژێری نەک تەنها ئەو 5 اینجا زۆرترین کۆمنت بنووسن تاوەکو بە خدیاوەرتان بێ دەمەوێت سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە 4 سێ لە ڕێگەی تیر و پشکۆ بۆ یەکێک لە ئێوەی خۆشەویست دەردەچێت هەروەها M سنتەر کە آیفۆن 15 ئامادە کردووە لە هەمان کاتدا سۆنگڵ لایت کا سوڕەیای جۆراوجۆری ئامادە کردووە و هۆم ئیستانبول دیاری تایبەتی ئامادە کردووە لە هەمان کاتدا ئەتاسای کە زێڕی ئامادە کردووە و ڤێرناش کە ئەڵماسی ئامادە کردووە ئەم دیاریە تایبەتانە سێزدەی چوار لە ڕێگەی تیر و پشکەوە بۆ ئێوەی ئازیز دەردەچێت اینجا دەچینە لای یەکەم پەیوەندی و دەست بە پرۆگرام دەکەین کێمان لەگەڵا دایکی ئەیمەنمان لەگەڵا دایکی ئەیمەنم کاتت باش باشی گیانەکەم زۆر سپاس دەکەم من زۆر باش بەی تۆ باشی چۆنی یاخوا باش یاخوا باش دایکی ئەیمەن لەکوێوە لەگەڵمانی لە چەمچەماڵی ئازیزەوە ڕێزم هەیە بۆتان یەکەم جارە پەیوەندی دەکەی دەی زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینەربوونتان فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە دایکی ئەیمەن زۆر سپاس دەکەم چاوەکانت جوانە دایکی ئەیمەن کام ژمارەیانت دەوێت بە چاوان ژمارە 1 بۆ دایکی ئەیمەن بزانین پرسیارەکە ئەڵێ چی بابێتە سەر شاشە ئەڵێ گەورەترین جومگەی مرۆڤ چ بەشێکیتی گەورەترین جومگەی مرۆڤ لە چ بەشێکیتی گەورەترین جومگە لە لەشی مرۆڤ لەکوێیە چ جومگەکە دایکی ئەیمەن نانە مێش جومگەی شوێندەرە وەڵام یەکەمت چی بوو ئەژنۆ جومگەی ئەژنۆ با وەڵامەکە بێتە سەر شاشە وەڵامی دروست ببینین
بەڵێ جومگەی ئەژنۆیە دەستت خۆش بێ سپاس بۆ وەڵامەکە دایکی ئەیمن لە سەمچەماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت اینجا هاوڕێیان بۆ کەسانی ئێستا کۆمنت دەنووسن لە ڕێگەی لایڤ بۆ سەیرمان دەکەن بۆ ئەم پرسیارە کە وەڵامەکەی جومگەی ئەژنوێت تا پرسیاری دووەم من وەری دەگرم وەڵامەکەی وەردەگرم بەردەوام کۆمنت بنووسن بۆ ئەم پرسیارە تاوەکو هاوکارانم کەسێک هەڵبژێرە بچینە پەیوەندی دواترمان هۆزانمان لەگەڵا هۆزان خانم کاتت باش ئەم کاتی بەخۆش باش بەڕێزم باشی گیانەکەم خۆش بیاخە زۆر سپاس مەمنون تەندروستی چۆنە هۆزان خان هۆزان خان گوێت لێمە هۆزان خان بەڵێ بەڵێ دادگیان باشە پێ بڵێ لەکوێوە لەگەڵمانی هۆزان سلێمانیم لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان ئەگەر نازانم لۆ دەنگت تێک چوو ئەگەر شوێنەکەت گۆڕیوە نازانم مەسەلە چ بوو وەڵی شەبەکەمان زۆر نییە دەی زۆر باشە با بچینە لای بۆکسەکان بەڵێ کام ڕەنگ با بۆکسی پرتەقاڵی بێ باشە بۆکسی پرتەقاڵی ئەی کام ژمارەیان هەتا ژمارە چەندی تایە تا 5 با 5 بێ باشە بە چاوان با پرسیاری ژمارە 5 بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە ئەڵێ ڕووباری باڵەکیان دەکەوێتە کام ناوچەی کوردستان باڵەکیان ئەی هەڵبژاردن وشتیان نیە زۆر ئاسانە هۆزان خان پەیوەندیەکەی داخرا هاوڕێ ئەو پرسیارێ لا نەدەین باشە تەواو سڵاوت لێ بێم کاتت باش شەو باش دایکی سەنگەر چۆنی تەندروستی چۆنە باسی گوڵەکەم زۆر سپاس بن باشم ئەی تۆ چۆنی چاوەکەم باش حیاتم زۆر مەمنونم زۆر باشم زۆر سپاس دەکەم دایکی سەنگەر گەلێک مەمنون مانگی ڕەمەزان لە ئێوە و خانەوادەکەشتان پیرۆز بێ ئیشەڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی لە کەرکووکەوە ڕێزی تایبەتیم هەیە بۆ خەڵکی کەرکووک من زۆر خۆشحاڵم کاتێک دەبینم لەگەر شار و ناوچەکانی کوردستان پەیوەندیەکی تایبەتمان هەیە پەیوەندیمان پێوە دەکەن بینەرێکی تایبەتمان هەیە فەرمۆ ڕەنگێکم بۆ هەڵبژێرە وڵای سوورەکە باوە کراسەکە بێگەل ئێ زمانی بۆ کراسە سوورەوە دایکی سەنگەر ببوورە لەگەڵ قسان ئەوە بووم ئەو پرسیارەی پێشووتر کراوەتەوە دەبێ ئەو وەڵامەیان بزانی چیەوە نام نەمدیوە دەڵێ ڕووباری باڵەکیان دەکەوێتە کام ناوچەی کوردستان بە چاوان ئەتوو ناوچەیەک بڵێ شوێنێکی زۆر خۆشە خاستن لە وەرزی بەهاردا زۆر تایبەتە دوکان ناوەڵا دوکان نییە باشە پێت دەڵێم سۆران یان ڕەواندز باڕەواندز بێ دڵنیای وڵای دڵم بۆیە چێ دوو اختیارم پێتدا دایکی سەنگەر سۆران بێ سۆران بێ بابا وەڵامی دروست ببینی بەڵێ سۆران وەڵامی ڕاستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ اینجا زۆر باشە بۆ یەکەم پرسیار هەژار هەڵشۆیی وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک هەژار هەڵشۆیی و بۆ کۆمنتەکەی دەستان خۆش بێ هاوڕێیان لەبیر مەکەن تەنیا دەڕۆژ ماوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئینشاڵڵا گەر پرۆگراممان هەموو شوێ پرۆگراممان دەبێتە ماوەیەکی کەمتری ماوەلەوەی کە ڕۆیشتووە بۆیە هەوڵ بدەن کۆمنت زۆر بنووسن یاخۆت هەوڵدەم پەیوەندی بکەن پەیوەندیەکانتان بەشکم وەربگیرێ تاوەکو بە خدیاوەرتان بێ اینجا سپاس بۆ هەژار هەڵشۆیی لە کۆمنت بۆ وەڵامی پرسیاریەکەم باشە لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوی زیاتر هەلی بردنەوەتان هەبێ بچینە پەیوەندی دواترمان کات پشتیوانمان لەگەڵا کاک پشتیوانم کاتت باش کاک پشتیوان عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا الله تەندروستی چۆنە سپاس بۆ خۆی گەڕ وەڵا باشیەوە چۆنن دەست خۆشی بەردەوام باش بن زۆر سپاس دەکەم دەستی ئێوەش خۆش بێ کاک پشتیوان لەکوێوە لەگەڵمانی لە کەرکووکەوە لە کەرکووکی خۆشەویستەوە بەچیەوە خەریکی کاک پشتیوان شاگردم لە دوکانی ڕۆژی بە 4000 لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت
ئیشکردن هیچ کاتێک عیب نییە ئیشکردن ئیش بکەیت باشترە لەوەی کە نەیکەیت و بێداهاتبی داهاتەکە کەم بێ باشترە لەوەی کە نەتبێ سپاسانەکە مەمنون هەروەڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی ڕەش ڕەنگی ڕەش زۆر باشە کام ژمارە ژمارە خوشکەمە لە باش ژمارە سێگە بە چاوانە توش قسەی خوشکەکەت مەشکێنە ناوەڵا دڵی ناچێن دێڵا با بچینە لای پرسیاری ژمارە سێ لە بۆکسی ڕەش بزانین چی تێدای ئەڵێ کام وڵاتی ئەفریقیا زۆرترین دانیشتوانی هەیە سودان نییە وەڵا هیچی لێ نازانم بەڵێ سودان ئەفریق وەڵام سودان نییە سودان یان نێجیریا نێجیریا دڵنیای نەوەڵا پشت بەخوای گەورە بەس پشت بەخوای گەورە با وەڵامی دروست ببینین بەڵێ نەیجیریا وەڵامی دروستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک پشتیوان دەستەکان کۆشیدا بەرنامە تێگەم خوشکەم سڵاو ڕێزیوەتێ زۆر سپاس من ڕێزی تایبەتم هەیە بۆ خانەوادەکەت زۆر سپاس بۆ بینێربوونتان بچینە لای کۆمنت کارمەند فرسەد لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە سپاس بۆ کارمەند فرسەد بۆ کۆمنتەکەی هاوڕێیان لەبیر مەکە لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ و دەستان خۆش بێ بچینە لای پەیوەندی دواترمان باوکی ئەیمن سڵاوت لێبێ سڵای خواتان لێبێ باشی ئەم کاتت باش زۆر سپاس ئێوە چۆنن زۆر سپاس دەکەم ئێمە زۆر باش نەگەرەوە باش بن باوکی ئەیمە لەکوێوە لەگەڵمانی لە سۆران لە گوندی باڵەچان لەسەر ڕووباری باڵەچانە و پرسیارەی تازە کردو دەی زۆر باشە ماشەڵا لێبێ ناوچەی سۆران و دەوروبەری ناوچەیەکی زۆر تایبەتە هەتا بڵێ خۆشە سپاسانەکەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت باوکی ئەیمن بەچێوە خەریکی چکارەی وەڵام مامۆستام لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بێ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی شین باشە ڕەنگی شین ئەی کام ژمارە ژمارە سێ باشە ژمارە سێ بزانین دەڵێ وابزانم مەتەڵە ئەڵێ بێ قاچ و بێ باڵە هەر کات بمرێ گۆشتی حەڵاڵە بێ قاچ و بێ باڵە هەر کات بمرێ گۆشتی حەڵاڵە خواردنێکی خۆشە ڕووەکی نییە بەڵام خواردنەواتە ماسی نییە دڵنیای وەڵاهی ئاسانکاریمان لەو کە بە سێ ماڵی ماسیە باشە با وەڵامی خۆت بێ من ئاسانکاری لە بۆ ناکەم با وەڵامی دروست ببینین بەڵێ ماسیە دەستت خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆشتە چاوم خۆشتر بۆ ئێوە گوڵی سپی لە کۆمێن وەڵامی ڕاستی زانیوە بۆ پرسیاری پێشووتر واتە هاوکارانم ئەویان هەڵبژاردووە دەستیان خۆش بێ و لایڤەکە شێر بکەن لای خۆتان تکایە بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ بچینە پەیوەندی دواترمان زەهرا خانم کاتت باش زەهرا خان سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەم کاتە ئەلۆ سڵاوت لێبێ زەهرا گوێت لێمە ئەلۆ ئەمن گوێم لێتە سڵاوت لێبێت زەهرا خان ئێستا گوێت لێمە سەلامەت بێ دەنگت قەتع دەبیتن ئەگەر شوێنەکەت بگۆڕیان زەهرا خان زەهرا خان گوێم لێ نییە هاوڕێیان هیوادارم هاوکاریمان بکەم پێم بڵێن کەوا چی بکەین شەبەکەی نییەوا دیارە دەستی خۆش بێ سپاس بۆ زەهرا خان و بۆ پەیوەندیەکەی ئێستا شیرینمان لەگەڵە شیرین خانم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشی شیرین خان سپاس تیانەکەم ئەتێتوانی زۆر سپاس من زۆر باشم ئێوە باشن سپاس حیاتەکەم یاخۆ باش بی لەکوێوە لەگەڵمانی هەولێر لە هەولێرەوە شیرین خان لەگەڵ ڕۆژ و چۆن بووی ئەو چەند ڕۆژەی ماوە بەنیازن دەستان کردو بە ئیشی جەژنیان نا یانی شێشتان نا
ناوەڵا خاتن من دایم سپاک و خاوێنم ماڵیشمان دایم خاوێنە دێ الحەمدولیلا سپاس دیانەکەم لەگەڵ ڕۆژشا زۆر باشین یاخوار باش بن بەڵام ما بزانم ئەوە بۆتە عادەتێک لە نێو کورددا لە نێو خەڵکانی ئێمەدا کەوا پێش دەژن یەکسەر دەست دەکەن بە ماڵ پاکردنەوە هەمووی پاک دەکەنەوە وابزانم هەروەکو عادەتێکی لێ هاتووەی دیدەنا خاتونەکانی ئێمە هەمویان پاک و خاوێنن لە ماڵەوە هەمووی بەدڵنیاییەوە بەدڵنیا بە تایبەتی خاتونە کوردەوارەکان بەدڵنیاییەوە بێگومان زۆر خاوێن دەزڕەنجین دابوونریتێکی زۆر جوان و شاهانەیە بەدڵنیاییەوە بێگومان خاتونە کوردەکان دەکەم بەدڵنیاییەوە زۆر سپاس بۆ جەنابی شت فەرموڕەگێکم بۆ بژێرە بابە دڵی تو بێ والله ئەمە لێرە ڕاوەستایمە هەتا ئەنگۆ چ بڵێن ئەمن ئەوەتان لە بۆ بینم حەزەکەم بە دڵی تو بێ ناوەڵە شیرن خان فەرمو و ڕەنگی زۆر جوانمان هەیە اینجا کامەیان ڕەنگی دڵخوازت کامەیە با وەنەوشەیەکەی سەرێ بێ باشە وەنەوشەیی سەرێ ئەوە بۆ بە وەنەوشەیش ئەپەمبێ نازانم مەسەلە چییە کام ژمارە شاسەکەمان هانیشانەدا بەڵێ فەرمو کام ژمارە ژمارە دوو ژمارە دوو با پرسیاری ژمارە دوو بێتە سەر شاشە بۆ دایکی بۆ شیرین خان ببورە دراوی وڵاتی سویسرا چییە؟ ئاسانکاریت هەیە شیرین خان ئاسانکاری هەیە ئەگەرزێت نەبێ باشە ئاسانکاریت لۆ دەکەم فرانک یان یۆرۆ یۆرۆ دڵنیای دواوەڵام تا بەڵێ داوەڵامە نایگۆڕی ئەی گۆڕم باشە ئەیکەی بەچی ئەیکەمە ئێستا گوتە چ بوو فرانک باوی بێ با ئەو بێ ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ فرانک وەڵامی ڕاستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت هەندێک بچینە لای کۆمنتەکان با هەندێک کۆمنت بخوێنیمەوە کۆسار ڕزگار وەڵامی ڕاستی نووسیوە بۆ ئەم پرسیارە دەستی خۆش بێ شێرزاد ئەوە بەداخە وەڵامەکەی بە غەڵەتی نووسیوە ناوەکەیم خوێندەوە زرار عەلی ئەویش وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆتان دەستان خۆش بێ موسلیم هەولێری ئەویش وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان لە بیرمەکان لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ دەستان خۆش بێ بۆ ئەوەی هەروەها ئەگەر وەڵامی ڕاستان زانی ناوتان بچێتە نێو تیر و پشت کە 3 ئەنجام دەدرێت لە فامیلی مۆڵ کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی ئامادە کرد و جیالەوەش ڕاستە خۆ دیارێکتان پێشکەش دەکەین سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کرد وەروە M سنتەر سۆنگڵ لایت و هۆم ئیستانبول و ئەتاسای و ڤێننا دیاری تایبەتیان ئامادە کردووە کە 3 لە ڕێگەی تیر پشکۆ بۆ ئێوەی عەزیز دەردەچێت بچینە لای پەیوەندی دواتر ئەیوب H عەلی بۆ پرسیاری پێشتر هاوکارانم هەڵیان بژاردووە دەستی خۆش بێ بچینە لای پەیوەندی عەبدوڵلەتیفمان لەگەڵا ئەم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشي كاك عبد اللطيف أخوش بيروبر أجان زۆر سپاس زۆر مەمنون دەستان خۆش بێ کاک عەبدوڵلەتیف لەکوێوە لە گەڵمانی سليمانية ڕێزم هەیە بۆ خەڵکی سلێمانی سەڵتەکەت نامێنێ نازانم شەبەکەت نییان ئەگەر شوێنەکەت بگۆڕی بۆ ئەوی بەجوانی جۆمان لە یەکتری بێ تو أبريك يا بو من بەڵێ سەوتی قەتع دەبی نازانم جۆم لێ نابێ بەجوانی کاک عەبدوڵلەتیف هذا خدع بەڵێ فضو سەوتی نایەتە لای من هاوڕێیان نعم جۆم لە دەنجی نییە هاوڕێیان چ بکەم نازانم باشە باڕەنجی سۆری لۆ بینم ئەی ئەدی کو پرسیارەکەی پێ بڵێن هاوڕێیان
تەلەڤیزیۆنت لایە کاک عەبدوڵلەتیف؟ با پرسیاری ژمارە 2 بێتە سەر شاشە لە بۆکسی سوور. بەڵێ بەڵێ هونەرمەند مەزهەری خالقی خەڵکی کام شاری ڕۆژهەڵاتی کوردستانە؟ شادی هۆش بەڵێ؟ کاک عەبدوڵلەتیف ئەگەر وەڵامێکم پێ بڵێ سوپاس دەکەم. بەڵێ خەڵکی ئێرە خەڵکی کوێیە؟ باشە خەڵکی کام شاری ڕۆژهەڵاتە؟ خەڵاتە باشە بەڕێزم دەزانم خەڵکی ڕۆژهەڵاتە خۆی لە پرسیارەکەدا نووسیمانە کە خەڵکی ڕۆژهەڵاتە هیوادارم ئێستا شاشەکەت لا سنا؟ باشە گوتی سنا با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ دەستخۆش وەڵامی ڕاست سنەیە هیوادارم و کەسانێکەوە پەیوەندی دەکەن لە شوێنێکی گونجاو دابنیشن بۆ ئەوەی ئێمەش بە جوانی گوێمان لە یەکتری بێ دەستان خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندیەکانتان. لە کۆمنتکێ وەڵامی دروستی نووسیوە گوڵەگەنە وەڵامی دروستی نووسیوە دەستی خۆش بێ. سوپاس بۆ گوڵەگەنم و بۆ کۆمنتەکەی بچینە پەیوەندی دواتر. ڕەمەزانمان لەگەڵە کاک ڕەمەزانم کاتت باش؟ ئەم کاتە باشتر و خۆشتر جوانی خوشک عزیز باشی ئینشەڵڵا. ئەمن گەلێک باشم تو چۆنی برایە عەزیز باشی؟ الحەمدلله سەرچاوێمە خوشک عزیز مەمنون. یاخۆ باش بی یاخۆ باش بی. کاک ڕەمەزان لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا بۆ جاری یەکەم لە زاخۆ. گەلێک گەلێک سوپاس بوو پەیوەندیە تا ڕێزی تایبەتیم هەیە بۆ خەڵکی زاخۆ. خەڵکی زاخۆ بەڕاستی ئینسانی زۆر بەڕێزن زۆر ئازیزن لە زۆر سپاس مەمنون بۆ تا و بۆ پاسناتە و بۆ ڕێزگرتناتە بۆ خەڵکی زاخۆ. گەلێک مەمنون گەلێک مەمنون گەلێک سوپاس. تەلەڤیزیۆنا دیمان سەرکەوتوو بن ئینشەڵڵا. گەلێک مەمنون سوپاس دەکەم. کاک ڕەمەزان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی پرتەقاڵی بوو. بە چاوان ڕەنگی پرتەقاڵی بۆ کاک ڕەمەزان لە زاخۆی دەلالەوە. کام ژمارە کیژان ژمارە کاک ڕەمەزان؟ ژمارە 5. 5 ڕۆیشتووە لە 1 تا 4. ژمارە 4. باشە دەڵێ ژمارەی تۆپەکانی بلیار چەندە؟ ژمارەی تۆپی بلیار چەندە؟ بەڵێ مەلێ گەل هاوکاری وە وەڵڵاهی بلیار دێ پرسیارەکە قورس بچێت بۆ من. قەد ئەو یاریەت کردووە؟ ناوەڵ ئەمە یاریە نەکردووە بەداخەوە. دەی باشە هیوادارم تاقی بکەیتەوە چەندە لە خۆشم تاقیم نەکردیە نازانم کۆ. گەل هاوکاری وڵا 16 بن. لەگەڵ هاوکاری من 16 منیش پێ دەڵێم مەی گۆڕا با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە. باشە زۆر سپاس. با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ 16 تۆپە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس گەلێک مەمنون بەخێر ببینین. گەلێک مەمنون سەرچاوان کاک ڕەمەزان لە زاخۆی دەلالەوە. بچینە کۆمنت گوڵی بەهار لە کۆمنت لە لایف کۆمنتی نووسیوە سوپاس بۆ کۆمنت دەکات. بچینە پەیوەندی. هەژیرمان لەگەڵا کاک هەژیرم کاتت باش؟ باش تەندروستی چۆنە کاک هەژیر؟ سپاس بەجان فەرموو. یاخوا باشبی لەکوێوە لەگەڵمانی؟ دەستا خۆش بێ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە لەگەڵمانی کاک هەژیر بەچیوە خەریکی؟ وەڵا خەریکی بەقاڵی. لەش ساغ بێ ئیشەڵڵا کاک هەژیر فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بۆکسی ڕەقەم زەر ئەو بۆکسی زەر. باشە بۆکسی زەر ئەی کام ڕەق ژمارە؟ کام ژمارە؟ کاک هەژیر؟ کاک هەژیر کام ژمارەت دەوێ؟ کاک هەژیر گوێم لە دەنگت نییە ئەگەر شوێنەکەت بگۆڕی ئەگەر ماوی لەسەر خەت. بەداخەوە وابزانم پەیوەندیەکەی پچرا بەداخەوە. نورمان لەگەڵا نور خانم کاتت باش؟ سلام علیکم شەیما خان. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا. من زۆر باشم ئەی تۆ چۆنی؟ زۆر سپاس. ئێوە چۆنن باشن؟ زۆر مەمنونم سپاس دەکەم ئێمە زۆر باشین. ئێوە باشن؟ الحەمدولیلا. لەکوێوە لەگەڵمانی؟ لە چۆمان؟ لە چۆمانی خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ خۆت و خانەوادەت و خەڵکی چۆمان. زۆر سپاس دەکەم.
ببوورە وەڵڵاهی ناوەکەتم لەبیر کرد. نور نور خان نور نور خان بە چیوە خەریکی؟ خوێندکارم. کام قۆناغ؟ پۆلینۆ. پۆلینۆی دەی سەرکەوتوو بیت ئیشەڵڵا پێم بڵێ لەگەڵ خوێندن چۆنی باشی؟ وەڵا سپاس بەخوا باشم ئەلحەمدولیلا. ئەلحەمدولیلا پێت خۆشە ببی بەچی لە داهاتوودا؟ بەهەی ئەگەر خوا قسمەتکە حەزم لە دکتۆرە. دەی ئینشاءڵڵا خوا ئەها مەسەلەیەک هەڵێ دەڵێ لە تۆ عەرەکەت لە من بەرەکەت وەنیە دڵنیا بە ئەگەر بە خۆت تۆزێک خۆت هیلاک بکەیت و بخوێنی بە جوانی تەواوی فکر و مێشکرد لە لای خوێندنەکەت بێ دەگەی بەو شتەی کە ئامانجت لە بۆی داناوە بۆیە هەوڵ بدە و کۆڵ مەدە هیوادارم سەرکەوتوو بیر ئیشەڵڵا لە داهاتوودا دکتۆرێکی خانومان و جوانت لێ دەربچێ ئیشەڵڵا. ئینشاڵڵا بەهیوان بۆ هەموو خوێندکاران. ئیشەڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی سوور. باشە ڕەنگی سوور خۆ لەبەر خاتری جلەکانی من نییە ڕەنگی سوور هەڵبژار. بەرەوڵاتازم بەدایکمە گۆم گوت ڕەنگی سوور هەڵبژێرە مەڵم بە ڕەنج کراسەکەی بێ. گەلێک سپاس ئەوە دوو پەیوەندی دیکە جوابزانم هەمان شتیان گوت دەستان خۆش بێ زۆر مەمنونم سپاستان دەکەم. ئەینجا ژمارە 5 و 4 و 3 ماوە لە بۆکسی سوور. با ژمارە 5 بێ. باشە ژمارە 5 بزانین ئەڵێتی بۆ نوراخان ئەڵێ داهێنەری چای کیسە کامە وڵات بوو؟ داهێنەری چای کیسە بەڵێ چین؟ نەخێر هیجا بڵێم وڵاتێکی گەورەیە وڵاتێکی پێشکەوتووە؟ هیندستان؟ نەخێر هیندستانیش نییە. بیگۆڕە؟ با فکرێکی لێ بکەینەوە بەخۆ بەداکەوانم. فەرموو فکرێکی لێ بکەوە. رووسیا؟ ماشەڵڵا ئەوە لەوە بەس ئەو ناوەی ناینێ دوژمنە ناوە چیە؟ وڵاتەکی حەرەبیە ئینگلیزیە چییە؟ بەڵێ؟ وڵاتەکە حەرەبیە ئینگلیزی نانا عەرەبی نییە وڵاتێکی عەرەبی نییە ئینجا لە خۆت بیر بکەوە بزانم کام وڵات دەڵێ. بەڵێ نور وەڵامێکم پێ بڵێ؟ باشە پێت دەڵێم ئەمریکا یان ئەڵمانیا؟ نور؟ ئەڵمانیا؟ ئەمریکا؟ ئەمریکا. دوا وەڵامتان؟ دەبا دوا وەڵام بێ با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ ئەمریکایە دەستەکان خۆش بێ نوراخان سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ نوراخان. محەممەد ڕۆستەم لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک محەممەد بۆ کۆمنتەکەی دەستت خۆش بێ و ئێستا هوداما لەگەڵا. هوداخانم کاتت باش؟ هەموو کاتێکت باش زۆر سپاس دەکەم زۆر سپاس زۆر باشم گەر ئێوە باش یاخوا باش بی ئێمەڵم بۆ زاری چوارەم توانی بەشداری بکەم. دەی زۆر زۆر باشە ئەوە پێم بڵێ ئەوە چۆن ئاهازوو پەیوەندیەکە وەردەگرێ بۆی خەڵکی دیکەش توودمەند بێڵێ. زاری پێشش پێت وت ئەو کاتێک کەسەکەی پێشتر بێ قەتان کات تۆ لێ بێی ئەڕوات تۆ لێ یەکسەر پەیوەندی بکە باشەوە بۆ ئەو کەسانێک هەر کە پەیوەندی داخرێ یەکسەر پەیوەندی بکە بۆی پەیوەندیەکە دەوەربگرێ. هوداخان بە زیرەکی خۆی ئەوە دووبارە پەیوەندی کردەوە دەستەکان خۆش بێ هوداخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بەڵێ با ڕەنگی زەرد بێ. باشە ڕەنگی زەرد و پێم بڵێ کام ژمارە؟ ژمارەیەک. باشە با پرسیاری ژمارەیەک ببینین بۆ هوداخان کە بۆ جاری چوارەمە پەیوەندی کردووە بۆ ئەو کەسانی کە دەڵێن پەیوەندیەکە وەرناگیرێ. دەڵێ ناوی ڕاستەقینەی کەلسوم چییە؟ بەڵێ؟ وەڵا دەمزانی بەڵام ئێستا بیرم نەماوە گەر هاوکاریەکم کەی هەڵبژاردنم پێ ناوێکی زۆر زۆر خۆشە ناوێکی خۆشە ناوێکی عەرەبیە. ئامینە؟ نەخێر بیگۆڕە.
وڵا خاتوشەی مێسا بیرم نەماوە گەر هاوکاری بکەی. باشە هاوکاری دەکەم ئامینە یان ئایشە یانیش فاتیمە. بەڵێ عایشە. دڵنیای نایگۆڕی؟ بەڵێ دەیگۆڕم با فاتیما بێ. گەڵ هاوکاری کۆ. با وەڵامەکەی ببینین هاوڕێیان. بەڵێ فاتیما وەڵامی دروستە، ناوی ڕاستەقینەی زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت ئەزیزم، سپاس دەکەم دەستت خۆش بێ. با هاوکارانم پێم بڵێن هاوڕێیان لە بیرمەکان لایڤەکە شێر بکەن لای خۆتان و زۆرترین کۆمنت بنووسن بێگومان بە وەڵامی ڕاست بۆ ئەم پرسیارە و سپاسی سپۆنسەرانی پرۆگرام دەکەم. MG بە سیارێکی 0 کیلۆمەتر و هەروە M سنتەر سۆنگل لایت هۆم ئیستانبول و ئەتاسای و ڤێنە. دوای ناوبڕێکی کورت و دەگەڕێمەوە. دووبارە سڵاوتان لێ بێت ئازیزانم، هیوادارم باش بن، ماندوو نەبن بە دیار پرۆگرامەکەمەوە. دەستتان خۆش بێت، سوپاس بۆ بینەربوونتان. هەروەکو باسم کرد لە سەرەتای پرۆگرام لە کۆتایی پرۆگرامدا جا لەوانەی کە لە بۆ هەر پرسیارێک کەسێکشمان لە کۆمنت هەڵبژاردووە لە کۆتاییدا 5 کەسی دیکە هەڵدەبژێرین، لە ئەوەلی تا کۆتایی 5 کەس هەڵدەبژێرین کە ناوی هەڵنەبژێردراوە بۆ تیر و پشکەکە کە 3/4 تیر و پشکەکە ئەنجام دەدرێت. سپاس بۆ سپۆنسەران MG و هەروە M سنتەر و هەروەها سۆنگل لایت و هۆم ئیستانبول و ئەتاسای و ڤێنە کە کۆمەڵێک دیاری تایبەتیان ئامادە کردووە لە ڕێگەی تیر و پشکۆ 3/4 بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت و دەستان خۆش بێ. بچینە لای پەیوەندیم. هەردی ئەی خورشید لە کۆمنت بۆ پرسیار پێشووتر وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت. کاک ڕەسوول ئەم کاتت باش؟ سڵاوت لێبێ؟ شەوی ئێوەش باش، ئێمە زۆر باشین، ئێوە چۆنن؟ زۆر سپاس مەمنون یاخۆ باشبی گەلە مەمنون گەلک زۆر سپاس کاک ڕەسوول. لەکوێوە لەگەڵمانی؟ من لە باڵەکەتی لەگەڵتانم لە گوندی پێدەسوان. زۆر خۆشحاڵم بە پەیوەندیەکەت، دەستەکانت خۆش بێ، سپاس بۆ بینەربوونت. بەچیەوە خەریکی کاک ڕەسوول؟ وەڵام من مامۆستای وانە بێژم. دەی لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵای بە بۆکسی زەربی. باشە ئەی کام ژمارە؟ چەند ماینە ژمارەکان؟ ژمارە 2 3 4 5. بە ژمارە 5 باشە با 5 بیت. زانین پرسیارەکە ئەڵێتی بۆ کاک ڕەسوول یەکەم خەلیفەی موسڵمانان کێ بوو کە بەندیخانەی دروست کرد؟ یەکەم خەلیفەی موسڵمانان بەڵێ کاک ڕەسوول. یەکەم خەلیفەی موسڵمانان کێ بوو، کام خەلیفە بوو کەوا بەندیخانەی دروست کرد؟ سەلامی خوایان لەسەر بێ. عومەری کوڕی خەتاب؟ نەخێر. یەکەم خەلیفە موسڵمانان کێ بوو؟ عوسمان کوڕ عەفان. ئەم جارەش بیگۆڕە. ئەبوو بەکری سیدیق. ئەی هاوار هێش بەس ئەوت نەگۆ ماشەڵڵا. کێ دیکە ماوە کاک ڕەسوول؟ عەلی کوڕی ئەبوو تاڵیب. عەلی کوڕی ئەبوو تاڵیب. بەڵێ دوا وەڵامتە عەلی کوڕی ئەبوو تاڵیب؟ بەڵێ دوا وەڵامیتی. بەڵێ عەلی کوڕی ئەبوو تاڵیب سڵاوی خوای لەسەر بێت یەکەم کەس بوو کەوا بەندیخانەی دروست کرد. سپاس بۆ پەیوەندیەکەت، دەستت خۆش بێ. شعبان ئێم گۆران لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە بۆ پرسیاری پێشووتر. سپاس بۆ کۆمنتەکەت، دەستت خۆش بێ. هاوڕێیان لە بیر مەکەن، زۆرترین کۆمنت بنووسن لەبەرەوەی لە کۆتاییشدا 5 کەسی دیکە لەو کەسانی کەوا کۆمنتیان نووسیوە هەڵیان دەبژێرین. بۆیە بڕۆن کۆمنت بنووسن تاوەکو هەڵتان بژێرین. دەستان خۆش بێ و بڕۆ بچینە پەیوەندی. دەروونمان لەگەڵا. دەروون خانم کاتت باش؟ ئەم کاتە باشم باشی گیانەکەم. زۆر سپاسم ماخانجان، تۆ باشی شکر. زۆر باشم، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دەروون خان لەکوێوە لەگەڵمانی؟ سلێمانی گیانی من. لە سلێمانیەوە. یەخوا سەر هەردوو چاوانم هەتا سلێمانی. پێم بڵێ بەچیەوە خەریکی؟ فەرمان بەرم وەڵام لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیگیانەکەم. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ وەڵای لەخوا بەزیادە باشم، سپاس بۆ خوا. یاخوا باش بن، یاخوا باش بن. ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر باش بوو ئەم ساڵ، زۆر بە ئاسان تەواو بوو. والله لەخوا بەزیادە ئاسان بوو. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سپی؟ سپی باشە.
بزانین کام ژمارەت دەوێت؟ 2 باشە 2 با پرسیاری ژمارە 2 بێتە سەر شاشە دەڵێ کەی کۆمپیوتەر هاتە عێراق؟ دوهزار شێماسە 2000 نا زۆر کۆنتر. یارمەتی نێ شێماخانگیان چاوان یارمەتیت دەدەم ساڵی 1961 1962 1963 61 ئەم جارەش هاوکاری دەکەم بیگۆڕە لە بینی 62 63 دانەیەکیان هەڵبژێرە تۆزێک بیری لێ بکە یەکسەر وەڵامەکەم مەدەوە چکە ئەو جار ئاسانکاری دۆ ناکەم. 62 63 بەڵێ 60 چێ کەس لایە؟ کەس لایە دەڵێن هاوسەرەکەم وەڵا لە ئەوڵە 63 ئیتر نازانم. ئەوجا قسەی هاوسەرەکەت مشکێنە با یەکسەر وەڵامی ڕاست ببینین قسەی هاوسەرەکەی دەروون خان بەڵێ 1963 دەستخۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکان. زۆر سپاس شێماخانگیان سەرچاوانم گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکانتان دەستان خۆش بێ. بەڵێ هۆگیر گۆمەشینی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە و هاوکارانە ماڵیان بژاردووە دەستیان خۆش بێ و هاوڕێیان لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ هێلی بردنەوەتان زیاتر بێ دەستان خۆش بێ. بچینە لای پەیوەندی دواتر. کاک ئەحمەدم کاتت باش؟ هەموو کات باش چۆنی باشی خاتون زۆر باشم ئەی تۆ چۆنی؟ زۆر باشم دەستخۆشتانێ دەکەم یاخۆ باشبی زۆر سوپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی کاک ئەحمەد؟ هەولێر لە هەولێرەوە سەرچاوانم فەرمو ڕەنگێکم بۆڵ بژێرم. باش بێ باشە ڕەنگی ڕەش کام ژمارە؟ ژمارە یەک زانین ژمارە ئەرێ وەڵا یەکیش ماوە با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆی بخوێنمەوە ئەڵێ کام ئاژەڵ ئەگەر زۆر ماندوو بێت خۆی دەکوژێ؟ ئەسپ یان فیل ئەسپ یان فیل ئەی کامیان هەڵدەبژێری؟ مەرێم ئەسپ باشە ئەسپ دواوەڵامی تی باوەڵامی دروست ببینین. بەڵێ ئەسپ وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد لە هەولێرەوە و دەستت خۆش بێ. هاوڕێیان بەردەوام لە کۆمنت وەڵامی ئەسپ بنووسن تاوەکو من کۆمەڵێک کۆمنت دەخوێنمەوە بۆ ئەوی نای بچێتە نێو تیر و پشکەوە. زمکان زمناکۆ وەڵامی ڕاستی نووسیوە هەروە ڕێزان ئێم مستەفا ئەویش بە هەمان شێوە وەڵامی دروستی نووسیوە دەستان خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکانتان. هۆشیار زیزۆ ئەویش وەڵامی ڕاستی نووسیوە. سازان گۆڵ ئەویش بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان. لە بیرمەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ. هەناسە عەبدوڵڵا بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێت. سیڤەر تاقانە بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستان خۆش بێت سپاس بۆ کۆمنتەکانتان. کاوەمان لەگەڵە کاک کاوەم کاتت باش؟ کاوە شێخانی لە کۆمنت وەڵامی نووسیوە دەستت خۆش بێ. کێمان لەگەڵە؟ شاخەوان کاک شاخەوانم کاتت باش؟ ئەم کاتت باش باش کاکە سەلامەتی سوپاس دەکەم. یاخۆ باشبی لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلارەوە لە کەرارەوە سەر هەردوو چاوانمان کاک شاخەوان فەرموو ڕەنگێک هەڵ بژێرە. ڕەنگی تەوەشینەکە باشە ڕەنگی شین ئەی کام ژمارە؟ ژمارە 4 ژمارە 4 زانی پرسیارەکە ئەڵێتی بۆ کاک شاخەوان لە کەلارەوە. ئەشکەوتی کەرەفتوو دەکەوێتە کام بەشی کوردستان؟ ئەشکەوتی کەرەفتوو ئەشکەوت بەڵێ دەکەوێتە کام بەشی کوردستان؟ ئەشکەوتی کێدا دەگەن؟ ئەشکەوتی کەرەفتوو کەرەفتوو
وڵا یارمەتیم بدە. باشەکان بەشی کوردستانە بەخۆی وچی بڵێ هەڵبژاردنەکە باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا ڕۆژاوە بیگۆڕە ڕۆژەڵات ڕۆژهەڵات دواوەڵامتە بەڵێ 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 دواوەڵامیتی ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ ڕۆژهەڵاتی کوردستانە. سوپاس بۆ پەیوەندیەکەی کاک شاخەوان دەستەکان خۆش بێ سوپاس بۆ وەڵامەکەت. بەڵێ حەیدەر محەممەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سوپاس بۆ کاک حەیدەر بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و بچینە لای پەیوەندی. کاک حەسەنمان لەگەڵە. کاک حەسەن ئەم کاتت باش؟ السلام عليكم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باش کاک حەسەن؟ باش خوشکە شەیما. زۆر باش. مەی تۆ چۆنی؟ باش دەکەم خوشکە شەیما. وڵای خوشکە شەیما گلەیەکم وایە گەرا زێر نەبی. بە چاوان فەرموو گلەیەکەت بکە. وڵای خوشکە شەیما من عەمڕۆ زێتومە قەسڵ دەبیتن کە پیتاخ ناسان نەخینیمەوە. تێنەگەیشتم وەڵڵاهی. دەرەم زۆر ڕۆژەکان کۆمنتم قەسڵ دەبی هەنی کۆمنت دەکەم کە پیتاخ ناسان نەخینیمەوە لە کۆمنتی. زۆر کۆمنت دەنووسی ناوتمان نەخوێندێتەوە؟ ئارێ بەخوای. آخر کاک حەیدەر ئەگەر ئەتۆش تەماشا بکەی و بینەربی دەبینی 5,000 کۆمنت 13,000 کۆمنت 25,000 کۆمنت هاتووە واتە کۆمنتێکی زۆر دێت لەنێو ئەو هەزاران کۆمنتە 10 کەس هەڵدەبژێردرێ یانە ئەو 10 کەسەش خۆ و شەنسی خۆیتیان ئەمڕۆ ماشەڵڵا پەیوەندیەکەت وەرگیراوە کۆمنتەکان زۆرن بەڕاستی ئەمڕۆ لە کۆتایی پرۆگرام 5 کەسی دیکەش لە کۆمنت هەڵدەبژێرم ئیشەڵڵا ئەو کاتشی ناوی تۆی تێدایە. والله هذا أورو كومنت نكيد براسك كيري هم ما عندي بوم أورو نمطر أو بيري ما عندي بوي أورو نذكر والله كاك حسن بشكم شانس تبع أمره إن شاء الله بعد هذا بقى أكون قطع النبي قبل شهر كم يوم ديش زور باشا بابتي باشا ليرة من عسان كاريك زور باش بودكم يكسر ولا ما كي بزاني زرت باشا كم جمارة سي جماعة جمارة سي بله دو ئەوەش سێ با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوەکو شەبەکەی خلاص نەبووە دەڵێ 366 هێلکە و 12 بەچکە و 1 دایک ئەوە شار و مانگ و ڕۆژە ئەوە چییە کاک حەسەن ساڵ و مانگ و ڕۆژ دڵنیای وڵای ڕەحمانە بەم لە خۆم شێخوای مەتەڵیمە خوا بەڕاستی دەی زۆر باشە لەش ساغ بێ ئیشەڵڵا بەڵێ وەڵامەکەش زۆر دروستە ئەی کاک حەسەن سەوتت خۆش نییە بەڵێ دەڵێم ئەی سەوتت خۆش نییە ئەتوو وەڵڵا عنی خاتوونەکی نەکبرێن ئەو نەگەر نەمەسابەت خاتوونەکی زۆر بەڕێزی قسەی زۆر بەڕێزی هیوادارم هەست سەرکەوتوی بەردەوامیژنی زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمنتە جوانەکانت دەستەکانت خۆش بێ کاک حەسەن بەڕێزی خوشکە شەیما بەڕێزی سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆش بێ بچینە کۆمنت فەرهاد عەبدوڵڕەحمان لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک فەرهاد عەبدوڵڕەحمان بۆ کۆمنتەکەی و ئێستا شنۆمان لەگەڵا شنۆخانم کاتت باش کاتێکت باشی خوشکی بەڕێزم زۆر سپاس من زۆر باشم تۆ چۆنی باشی وەڵام منش باشم دەست خۆشی لێ یەکەم سەرکەوتووی ئیشەڵڵا یاخوا باشبی شنۆخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە کام شارەوە لەگەڵمانی لە سلێمانی لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانم شنۆخان بچیەوە خەریکی خۆش بێ وەڵا لە ماڵەوە لەش ساغ بێ ئیشەڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە حەزم لە ڕەنگی پەمەیە و حەزشم لە ڕەساسەکەیت نازەم با پەمەیەکە بێ میجان باشە با پەمەیەکە بێ کام ژمارە شنۆخان چەند ژمارە تێ ئازێن نەبێ 5 ژمارە تێدایە با ژمارە 4 بێ باش هیوادارم چارەکەش مابی ئاسان بێشێ ئینشاءڵڵا با پرسیارەکە ببینین ئەڵێ باڵای سەوزە ڕووی سپیە چاوی زەردە ئەوە چییە؟ ئەوە نێرگزە خوشکی بەڕێزم دڵنیای؟ بەڵێ دڵنیایە لە وەڵامەکەی شنۆخان با وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ بەڵێ نێرگزە یەخوا دەستت خۆش بێ و خوار لەگەڵ بە خوار لەگەڵ سەر هەردوو چاوانم شنۆخان سپاس بۆ پەیوەندیەکەی دەستەکانت خۆش بێ بارزان محەممەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک بارزان محەممەد بۆ کۆمنتەکەی و دەستت خۆش بێ ئێستا توانامان لەگەڵە کاک توانام کاتت باش
سڵاو خاتون باشیت ئێمە زۆر باشینەوە چۆنن؟ ئێمەش باشین پیرۆزبایی مانجی ڕەمەزانی پیرۆز لە ستافەکەی خۆت و ستافی کەناڵی دیمەن دەکەن هیوای ڕەمەزانێکی تەندروست و ئیشەڵا خوای گەورە نزا و دعای کاتان قبول بکەین ئیشەڵا. ئامین ئیشەڵا ڕەمەزان لە خۆت و خانەوادەکەشت پیرۆز بێ ئیشەڵا مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ خۆت و خانەوادەکەت. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک توانە لەکوێوە لەگەڵمانی؟ والله لە شەقراوەی پایتەختی خۆشناوەتی. لە شەقراوەی لەگەڵمانی یەخوە سەر هەردوو چاوانم. زۆر دڵخۆشم کاتێک لە هەموو شوێنێک بینێرمان هەیە. سپاس بۆ بینێربوونتان دەستان خۆش بێ. زۆر سپاس والله خاتون چەند ئێوارێ هەوڵە بین ماشەڵڵا ئەوڕۆ قسمەت بوو. ئەم شەو قسمەتەکە بۆ هەروەکو دەزانم پەیوەندیەکان زۆر زۆرن زۆر گلەی ئەوە دەکرێت بەڵام پەیوەندیەکان زۆر زۆرن. ئێمەش ماوەی پرۆگرامەکەمان کاتژمێرێکە ینی مەجبورین ئیتر دەستان خۆش بێ بەڵام لە کۆمنت دەتوانم کۆمنت بنووسن ئەگەر لەوێ هەلی ئینشاڵڵا هاوکارانم هەڵتان بژێرن. سپاس بۆ کاکتوانە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵاهی ئەگەر بکرێت سەرقاڵی تەلەفۆن بۆ نازانم کامە ڕەنگ ماوە. هەموو ڕەنگەکانمان هەیە کام ڕەنگت دەوێ؟ زۆر چاکە با ڕەنگی سەوز بێ. باشە ڕەنگی سەوز لە ژمارە 1 تا 5 لە ڕەنگی سەوز هەیە کام ژمارەت دەوێ؟ با ژمارە 3 بێ. باشە ژمارە 3 لە بۆکسی سەوز بزانین با پرسیارکە بێتە سەر شاشە. ئەڵێ تابلۆی مۆنالیزا تا ئێستا چەند جار دزراوە؟ دزراوە. بەڵێ چەند جار دزراوە؟ مامۆستا ئاسانکاری تێدا نییە؟ بەرەوەڵە ئاسانکاری تێدا بەزە تو ژمارەکەم پێ بڵێ ئەجە پێ دەڵێم ئاسانکاری لۆ دەکەم. 2 تۆزێک کەمتر کاک توانە 1 نایگۆڕی؟ نایگۆڕم خاتون. نایگۆڕی. با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ تا ئێستا 1 جار دزراوە. کاکتوانە سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ وەڵامەکەت. سەرچاوانمان سپاستان دەکەین. بچینە لای کۆمنتەکان. مەریەم معروف لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ مەریەم معروف بۆ کۆمنتەکان. دەستان خۆش بێ هاوڕێیان لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان و بچینە پەیوەندی دواتر. لەیلامان لەگەڵە. لەیلا خانم کاتت باش. هەموو کاتێکت باشە ناسەکەم چۆنی؟ زۆر باشم دڵەکەمەی تۆ باشی؟ قوربانی بچاوەکانم ماچەکەم ڕێزە خۆشەویستیم بۆ تێ ئەزیزەکەم دەستخۆشی لەو هاوڕێی بەشی پەیوەندیەکان شەکەم یاخوا لەشتان ساختی. گەلێک گەلێک مەمنون لەیلا خان. زۆر زۆر سپاس بۆ قسە جوانەکانت. یاخۆ دەستت خۆش بێ. خەڵکی کام شاری؟ خەڵکی کوێ؟ خەڵکی کوێ؟ خەڵکی کەرکووکم ئەزیزەکەم. خەڵکی کەرکووکی بەخوای بە قسەکانتە لە ئەوەلەوە زانیم خەڵکی کەرکووکی. قوربانی بم چاوەکان ماچەکەم بەڕێزی. زۆر زۆر سپاس دەست ماچ دەکەم گەلێک گەلێک مەمنون. باشە خۆنەی گۆڵم زانی دەری دایکی لەیلا دەڵێم دەست ماچ. ماشەڵڵا ئەو لە سوورەتەوە لێ جوانە لێ کتە وردی لێ. خوا بەڕاستی زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ. چاو جوانە گەلێک مەمنون. سپاس. لەیلا خان لەیلا خان بەچێوە خەریکی بەچێوە خەریکی؟ وەڵای من ژنی ماڵەوەم هەناسەکەم. ژنی ماڵەوەی و پێ دەچی دەستاویشت گەلێک خۆشبی لەیلا خان. وەڵام مدیری متبەخم. خوا بەڕاستی چ خواردنێک زۆر خۆش دروست دەکەی؟ منداڵەکانت هاوسەرەکەت پێ دەڵێن زوو پێ دەڵێن بکە بۆمان؟ بۆ خوایە ئەزیزەکەم هەموو خواردنێکمان خۆش نەخوا بەزێ دێش فەزلی خوایە. ئەرێ وەڵا فەزلی خوای گەورەیە. بەس دەزانی کوشە دەستا و خۆشی بەڕای من بەهرەیەکە خوا دەداتێ. ئینسان هەیە زۆریش لە خواردن دەخەفتی و خەریکی دەبی بەڵام دەستاوەکەی هەر خۆش نابێتن ماشەڵڵا. وایە ئەرە وەڵا وایە. دەی لە شستاوێ ئیشەڵڵا بمێنی لە بۆ خانەوادەکەت. فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە. با ڕەنگی کامی نەکراوەتەوە حەزەکەم دانێ بێ نەکرابێت بەش کە ژمارە سێکیا بێ خۆم و بەختم. ئەها وەڵڵاهی وابزانم کامیان نەکرایتەوە هاوڕێ؟ وەڵای هەمیان کرایتەوە بە داوای لێبوردنەوە. خوا ئێدە با سوورەکە بێ. باشە با سوورەکە بێ. وەک کراسە جوانەکەی تۆ. ئەی دەستت خۆش بی گەلێک گەلێک سپاس. ئێوە خۆتان جوانن دەستان خۆش بێ. ژمارە 3شی تێدا ماوە لەیلا خان؟ سێ تێدا ماوە؟ ئەرێ وەڵڵا. ئێدە وەڵا زۆر چاکە مادەم. با پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆت بخوێنمەوە. ئەڵێ ناوی شاری لۆس ئەنجلۆس مانای چییە؟ لۆس ئەنجلۆس؟ بەڵێ. بۆ قورئانە ئەمزانی سە لە بیرمۆچۆ لەم کاتەیە. تەمەشا شاری چی؟
شاری اختیارمان نییە. زۆر ئاسانە نازانم چۆن لە بۆ ئاسان بکەم وەڵاهی ناتوانانی سێ اختیارم بیتێ. بەڵێ ناتوانانی سێ اختیارم بیتێ. گوێم لێتان نییە وەڵا هاوڕێیان ئێدا شاری دوات دێ. باشە لەیلا خەم بە ئاسانکاریت لە بۆ بکەم. باش. شاری فریشتەکان یان شاری نەورەستەکان؟ ئەرەوەڵای سەکەوتە بیرم شاری فریشتەکانە ئەنسیزەکەم. باشە شاری فریشتەکانە با وەڵامی ڕاست ببینی. بەڵێ گیانی من بەڵێ وەڵامەکە زۆر ڕاستە فەرمو لەیلا خان. گیانەکەم ئەڵێم ئەگەر بە پەیوەندیش بێ و بە کۆمنت شپێر ناوسێتە تیر پشکەکەەوە بە دڵنیایەوە ئێمە و کەسانی لە کۆمنت هەڵیان دەبژێرین ڕاستەوخۆ ناویان دەچێتە نێو ئەو تیر پشکەوە. خۆی گیانی من دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ خوازایگێتان بێت لەگەڵ سەر هەردوو چاوانم لەیلا خان بچینە لای کۆمنت هاوڕێیان. بەڵێ خاڵە فەرهاد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ خاڵە فەرهاد و بۆ کۆمنتەکەی و کاک ڕەمەزانمان لەگەڵە. کاک ڕەمەزانم کاتت باش؟ ئەم کاتەی باش. سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا. باشی کاک ڕەمەزان؟ سەلام سپاسیەوە چۆن باش؟ ئێمە باشین زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ڕەمەزان لەکوێوە لەگەڵمانی؟ لە شەقڵاوە. لە شەقڵاوەوە ڕێزم هەیە بۆ شەقڵاوە. ئەگەر غەڵەت نەبم ئەم شەو تەنها شەوێکە دوو کەس لە شەقڵاوە پەیوەندی بکاتن. زۆر خۆشحاڵم. سپاس بۆ پەیوەندیتان. ئێمە خۆشحاڵین. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. ڕەش؟ باش بەڵێ. باشە. ڕەش کام ژمارە لە بۆکسی ڕەش؟ ژمارەی ژمارە 2 4 5 2 4 5 ئەوەندە ماوە. بەڵێ با 5 باشە با 5 بێ. با بێتە سەر شاشە تاکو بۆ کاک ڕەمەزانی بخوێنمەوە. هونەرمەند ئەیاز زاخۆیی ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ ئەیاز زاخۆیی. بەڵێ ئاسانکاری پێدانە. کاک ڕەمەزان بەڵێ جەم دێ ئاسانکاری هەڵبژاردن ئاسانکاری پێدەیان. باشە 1986 1986 1987 1988 86 حوت هەشت. کاک ڕەمەزان ساڵی 1986 یان 1987 یان 1988 1986 دواوەڵامی شتە و نایگۆڕی. با هەر ئەوە بێ. با ئێمەش وەڵامەکە ببینین. هاوڕێیان با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ 1986 وەڵامی دروستە و سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەمەزان. دەستت خۆش بێ. سەرچاوانمان. ئازاد عەبۆ لە کۆمنت وەڵامی نووسیوە. سپاس بۆ ئازاد عەبۆ. بەڵێ پەریا خانم کاتت باش؟ ئەم کاتت باش. چۆنی گیانەکەم؟ زۆر سپاس. پەریا؟ بەڵێ. لەکوێوە لەگەڵمی؟ سلێمانی دووەم جارشمە پەیوەندی دەکەم بەڵام جارێکیش براکەم کردی. دەی زۆر باشە. زۆر سپاس دەکەم بۆ بینەربوونت گیانەکەم. دەستت خۆش بی یاخوا. بچینە لای ڕەنگەکان مادەم دووەم جارتە. ڕەنگی سپی. باشە ڕەنگی سپی. باشە کام ژمارە دەوێت پەریا گیان؟ چۆنی تیاماوە؟ 1 3 4 5 1 با پرسیاری ژمارەیەک بێتە سەر شاشە. ئەڵێ چیای ماکۆک دەکەوێتە سنووری کام پارێزگای کوردستان؟ سلێمانی. دڵنیایی؟
بەڵێ بەڵێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ سلێمانیە دەستت خۆش بێ سپاس پەریارگیان بۆ پەیوەندیەکەتان بۆ بینێربوونتان سوپاس دەکەم دووبارە دەست خۆش سەرچاوانە اینجا چۆن خەڵاتەکە وەرگرین کەی خەڵاتەکە وەرگرن بەیانی دوانی ئەوڕۆ پەیوەندی بە هاوکارانمەوە بکە وان پێ دەڵێن چۆن دیاریت پێشکەش دەکەن و لە هەمان کاتیدا ناو دەستێتە تیر و پشت کە 13 ئەنجام دەدرێت باشە سەرچاوم بۆ ئەو کەسانی ئێستا لە ڕێگەی لایڤ فەیسبوک و سەیرمان دەکەن دەتوانن زۆرترین کۆمنت بۆ ئەو وەڵامی پرسیارە بنووسن لە کۆتاییدا ئێمە 5 کەس هەڵبژێرین چونکە ئەمە پەریا دوا پەیوەندی بۆ هاوڕێیان ببورن سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام شازادە دوا کۆمنتە تەواو بۆ ئەم پرسیارە اینجا لە ئەوەلەوە تا کۆتایی ئێمە 5 کەسی دیکە لە کۆمنت هەڵدەبژێرین بۆیە دڵگرامە بن هەوڵدەن زۆرترین کۆمنت بنووسن تاوەکو ئەچمە سەر کۆمنتەکان سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG بە سیارەیەکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 هەروەها M سنتەر بە آیفۆن 15 و سۆنگل لایت بە ڕووناکەرەوەی جۆراوجۆر و ئەتاسایی کە زێڕی ئامادە کردووە هەروەها ڤێرنا کە ئەڵماسی ئامادە کردووە و لە هەمان کاتدا هۆم ئیستانبول زۆر سپاس بۆ ئەم سپۆنسەرانە کە دیاری زۆر تایبەت و گرانبەهایان ئامادە کردووە کە 13 لە ڕێگەی تیر و پشکەوە بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت زۆر سپاستان دەکەم دەستان خۆش بێ بچینە لای 5 کۆمنت ئەوجا هاوڕێیان پێم دەڵێن کۆمنتەکان مەڕوا عەزیز کۆمنتی نووسیوە سپاس بۆ مەڕوا عەزیز بۆ کۆمنتەکەی بەڵێ زرار حوسێن بە هەمان شێوە کۆمنتی نووسیوە سپاس بۆ زرار حوسێن ژوان مامۆ بە هەمان شێوە کۆمنتی نووسیوە ژوان نامۆ ببورن ژوان نامۆ لە کۆمنتی نووسیوە دەستی خۆش بێ کەی دیکە سەرکەوت محەممەد بە هەمان شێوە کۆمنتی نووسیوە سپاس بۆ سەرکەوت محەممەد هەناسا عەلی بە هەناسا عەبدوڵڵا ئەویش کۆمنتی نووسیوە سپاس بۆ هەناسا عەبدوڵڵا بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ تاو ناوی 5 کەسمان گوت هاوڕێیان ئەو کەسانی کە ئێستاش 5 کەسی دیکە ناویانم خوێندەوە ئەلو کەسانن کەوا کۆمنتیان نووسیوە نەک دوا کۆمنت لە ئەوەلەوە تا ئاخر و 5 کەسەمان هەڵبژاردووە ناوتان دەچێتە نێو تیر و پشکۆ کە 13 دەکاتە سێم ڕۆژی جەژن لە فاملی مۆڵ ئەنجامی دەدەین بۆ بێگومان بۆ ئێوەی خۆشەویست دیاری زۆر تایبەت و گرانبەهامان ئامادە کردووە ئەم شەوەیەش پرۆگرامەکەمان کۆتایی پێهات هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بووبێت میوانێک ڕەفسووکی ماڵەکانتان بین دەسوچاوی هاوکارانم خۆش بێ ماندوو نەبن تا سبەی شەو کاتژمێر 9 دەگەڕێم وڵاتان خواتان لەگەڵ هەشاد و کامەران بن